سڵاوتان نەبێت لە شایپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. هۆشداری دەدرێت لەبارەی مەترسێکی گەورە لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لەبارەی نرخی نەوتی ماڵانەوە کۆبوونەوە ئەنجام دەدرێت. بڕی قەرزی کارەبا لە هەرێمی کوردستان ئاشکراکرا. دەست بەسەر مڵک و ماڵی 5 بەرپرسدا دەگیرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان هۆشداری دەدات لەوەی کە ژیانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مەترسیدایە و ئەگەر بارودۆخ بەم شێوەیە بەردەوام بێت هەموو ماڵەیەک توشبوویەکی شێرپەنجەی دەبێت. عەلی حەمەزاڵح لە گرتەیەکی ڤیدیۆیدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک باسی لەوە کردووە ئەو گازوایلەی لە هەرێمی کوردستان هەیە ڕۆژانە لە پاڵەو گەفەرمیەکانەوە بە نایاسایی دەبرێتە دەرەوە لە بەرامبەر ئەوەشدا نزیکەی 5 ملیۆن لیتر نەوتی سپی تێکەڵ بەڕۆنی پاشماوەی ئۆتۆمبیل و چەند مادەیەکی دیکەی پترۆکیمیایی دەکرێت و مادەیەکی لێ دروست دەکرێت بۆ مۆلیدە ئەهلیەکان بەکاردەهێنرێت لە جێگەی گازوایل و تووشێتی ئەو مادەیە ئۆکسیدەکانی کاربۆن و گۆگردی بە ڕێژەیەکی زۆر مەترسیدار تێدایە. جگە لەوەش لەگەڵ چەندین کەسی پسپۆر نمونەی ئەو مادەیە لە ناوچە جیاوازەکان وەرگرتووە و بردوویانە بۆ تورکیا بۆ پشکنی وتیان کە بە هیچ شێوەیەک نابێت بەکاربهێنرێت. لە ئەنجامی پشکنینەکاندا دەرکەوتووە ئەو مادەیە لە هەر ناوچەیەک بسووتێنرێت و بەکاربهێنرێت وەک ئەوە وایە کە ژەهر بچێت بە قورگی خەڵکدا. ئەو پەرلەمانتارە جەختی لەوە کردوتەوە. پسپۆرەکان دەڵێن ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت پێدەچێت لە 2 ساڵی داهاتوودا ڕۆژانە 100 حاڵەتی توشبووی شێرپەنجە تۆمار بکرێت. ئەندامێکی لیژنەی سامانە سروشتەکان باز لەوە دەکات نرخی نەوتی ماڵان زۆرە و لیژنەیەکیان لەو بارەیەوە کۆ دەبێتەوە. بەختیار شکوری ئەندامی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند پرۆسەی دابەشکردنی نەوتی ماڵان بۆ ئەم ساڵ بەپێی پلانێکی باش لە کاتی خۆی دەستی پێکردووە. باپەی بڕیاری حکوومەت 100,000 دینار لە بەرامبەر پێدانی 200 لیتر نەوت لە هاوڵاتیان وەردەگیرێت. باسی لەوەش کردووە لە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە تەوتوی پرسی دابەشکردنی نەوت و نرخەکەی دەکەن. لیژنە پێشنیازی خۆی لەبارەی نرخی نەوت دەداتە حکوومەت چونکە لایەنی جێبەجێکارنین و تەنیا پێشنیاز دەکات. لە ماوەی ڕابردوودا دابەشکردنی بەرمیلێک نەوت بە هاوڵاتیان لە ناوچە شاخاویەکان دەستی پێکرد بەڵام بەشێکی زۆری هاوڵاتیان ڕەتیان کردەوە وەری بگرن ئەوەش بەهۆی گرانی نرخەکەیەوە. وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بڕی تریلیۆنێک و 261 ملیار دینار قەرزیان لای هاوبەشانی کارەبایە. کەمال محەممەد وەزیری کارەبا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە ئیداری زاخۆ ئاماژەی بەوە کرد 1,800,000 بەشداربووی کارەبا لە هەرێمی کوردستان هەیە و بڕی تریلیۆنێک و 261 ملیار دینار قەرزی کارەبایان لەسرە. ڕاشیگەاند ئەو بڕە قەرزە هەمووی لەسەر هاوڵاتیان نییە بەڵکو بەشێکی لەسەر شوێنە بازرگانی و پیشەسازی و کشت و کاڵی و فەرمانگە حکوومیەکانە. وەزیری کارەبا وتیشی لە مانگی داهاتوودا وێستگەیەکی نوێی کارەبا لە شارۆچکەی بازیان لە سلێمانی بە توانای 500 مێگاوات دەکەوێتە کار ئەمەش کاتژمێرەکانی پێدانی کارەبا زیاتر دەکات. مەلەکاتێکدایە بڕیارە وەزارەتی کارەبا ڕێگەی سیستمی پریپەیدەوە کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیان دابین بکات. لەمە دووە پێویستە هاوڵاتیانیش وەک کارتی مۆبایل لە بازاردا باڵانسی کارەبا بکڕن. وەزارەتی دارایی عێراق لە فەرمانێکدا مڵک و ماڵی گواستراوە و نەگواستراوەی 5 بەرپرسی حکوومەی دەخاتە ژێر چاودێریەوە و دەستیان بەسەردا دەگرێت. ئەو بەرپرسانە ئەرکی لێپرسراوی فەرمانگە دارایی و باجەکانیان هەبووە و پێشتر دەستیان هەبووە لە بردنی پارێکی زۆر لە خەزیێنەی دەوڵەتدا. بە جۆری بەڵگەنامەکە بەرپرسەکان لە فەرمانگەکانی باج و خەراج و وەزارەتی داراییدا لێپرسراویتیان هەبووە و هەموو مڵک و ماڵیان دەستی بەسەرداگیرەوە. میدیای عێراقی دەڵێت دەست بەسەراگرتنی سەروەت و سامانی ئەو بەرپرسانە لە چوارچەوەی ئەو هەڵمەتەدایە بۆ دۆزینەوەی 2 ملیار و 500 ملیۆن دۆلاری دزراو کە ماوەیەکە مشتومڕی زۆری ناوەتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.